ئەمە شین و گریانی کەسوکاری شنیارە بۆ کچەکەیان کە شەوی 18 لەسەر 19 ئەم مانگە شنیاری تەمەن 21 ساڵ کە دایکی 2 منداڵە لەلایەن هاوسەرەکەیەوە دەسووتێنرێت و دوای تێپەڕبوونی 5 ڕۆژ بەسەر ڕووداوەکەدا بەیانی ئەمڕۆ گیانی لەدەستدا. دواتریش تەرمەکەی لە قەزای سەی سادق بە خاک سپێردرا. دایکی شنیار باز لە کۆتاساتەکانی کچەکەی دەکات و داواش دەکات چۆن کچەکەیان سووتاند ئاواش تاوانبارەکە بسووتێنرێتەوە. پاش تێپەڕبوونی 24 کاتژمێر بەسەر سووتانی شنیار هونەردا توانرا تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە دەستگیر بکرێت و لێکۆڵینەوەکان لەگەڵیدا بەردەوامە. بەپێی زانیاریەکان شنیار بن لە سووتانیشی چەند مانگێک دەبوو لەگەڵ هاوسەرەکەی کێشیان هەبوو خێزانی هەردوو لە نێوەندگیریان بوون و لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیاندا بوون، بەڵام چیرۆکی هاوسەرگیریان بە سووتاندن و مردنی شنیار کۆتایی هات. دنیا ماجد، BMC، قەزای سەی سادق.